سڵاو سۆبان سڵاو کاوار جژنی نەورۆستان پیرۆز بێ و هەمیشە لە جژنابن دیارە ئەم نەورۆزە زۆر جیاوازە بە هۆکاری ئەو دەستکەوتانەی کە لە باکووری کوردستان ڕۆژئاوای کوردستان بەدەست هاو ئەمەش وای کرد پارچەکانی دیکەی کوردستان بە خۆشیەوە ئەو یادە بەرز بکاتەوە من لەسەر ئەم یادە لەگەڵ ئەمەر جەلال سەرۆکی دەستەی گەشت و گوزار ڕادەوەسم ئەوەی بەلامەوە گرنگە بابەتە کولتوریەکانە چۆن دەستەی گەشت و گوزار گرنگی بەم بابەتە بدە خاتو ئەمەل جۆژنت پیرۆز من هەموو کاتێک کە تۆم بینیوە بە جل و بەرگی ڕەسەنی جوانی کوردیەوە بینیمی ئەمەش بۆ وێنی ئەوەی کە من ئەم جلە جوانانە بێنم بپرسم تا چەندە گرنگە دەستەی گەشت و گوزار گرنگی بەم بابەتانە بدات. سەرتا زۆر سپاس جەژنی نەتەوەیمان لە تۆ لە ستاف و کارمەندانی کەناڵکی 24 بێت و هیوادارم کوردستان هەمیشە بۆنەکان و خۆشیەکانمان بۆنەی نیشتیمانی و نەتەوەی بێ و بە ئاسوودەیی ئەمە دەستپێکی ئازادی کوردستان بێت لە هەر چوار پارچەی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان دەستورێک هەوێت کە مافی گەلی کورد و ئەو مێژووە ڕەسەنەی هەمانە و ئەو فیداکاری و قوربانیانەی کە لە هەر چوار پارچەی کوردستان بۆ بەرەنگاری بۆ جەختکردنەوە لەمانەوەمان دەستپێکێک بێ بۆ ئەوەی کە ئیتر ئازادی کوردستان بە تەواوی کوردستانی کە نمونەیەکی زۆر جوانی بەدڵنیاییەوە ینی چەند ڕۆژێکە من زۆر سەرسام و ینی تووشی شاگەشتکە بووم لەوەی کە لە دوایەوەی ئێمە 30 ساڵە ئازاد بووین کوردستان لە خۆبەڕێوەبەری خۆمانین بەڵام ڕۆژهەڵات ئەمڕۆ پێمانەڵێ جەژنی نەورۆز تەنها ڕۆژێک نییە و تەنها مەشخەڵێک نییە بەڵکو بۆنەیەکی نەتەوەییە ساڵی کوردیە ڕۆژی بەرەنگاربوونەوەی و لە ناوچوونی دیکتاتۆر بووە بۆیە ئەم مێژووە نابێت تەنها لە مەشخەڵێکا کۆیکەینەوە بەڵکو دەبێ ئەو ناسنامە و شوناسەی کە ڕۆژهەڵات ئێستا لە باکوور لە ڕۆژئاوا بەجلە ڕەنگی نەجیاوازە کولتوریەکانی کوردستانەوە پێمانەڵێن دەبێت ئێمەش بۆ ساڵانی داهاتوو هەروەک من لە پەیامەکەی هەفتەی ڕابردوو بڵاوم کردەوە کە دەبێت جەژنی نەورۆز بکەینە ڕەگەزێکی نیشتیمانی گەشتیاری گرنگ کە لە هەموو دنیاوە بڵێ ئێمە دەچینە هەرێمی کوردستان لەبەرەوەی 15 ڕۆژ کۆمەڵێک چالاکی کللتوری جیاواز هەیە کە جەژنێکی نەتەوەییان هەیە وەک باسی جلە کوردەکانت کرد جوانترین پۆشاکی کوردیە بە ژنان و بە پیاوانەوە زۆر جوانە کە ئێمە لە چەند بۆنەیەکی نیشتیمانیە ئەم ناسنامەیە ئەم شوناسە ئەم کەلتورە زیاتر گرنگی پێ بدەین و بگەڕێینەوە بۆ ڕەسەنایەتی خۆمان نەک کەلیکەین زۆر جار من دڵگرانم لەو کچ و ژنانەی کە جلە کوردەکانە شێوێنن دەستکاری یەکەن هەندێک عەرەبی هەندێک تورکی هەندێک فارسی تێکەڵەکەن ئەمە خراپە ئەمە جارێکی تر لە ناوبردنە تۆ دەبی بە بەشێک لە ناوبردنی کەلتور و شوناسەکەت بۆیە لای من زۆر گرنگە ڕەسەنایەتی ناسنامە و شوناسی زمانەوانیمان جلمان فەرهەنگمان کەلتورمان بەڕزراگرین و لەگەڵیشیا ئەم بۆنانە بکەینە با بڵێن ڕێگایەک بکەینە دەستپێکێک بۆ ئەوەی کە زۆرێک لەمانە وەڵامی زۆرێک لەو نارانە بدەینەوە کە ئێمە گەلێکی زیندوین گەلێکین وەستاوین لەسەر پێی خۆمان گەلێکین فیداکاری و قوربانیمان زۆر داوە بۆیە مافی ئازاد بوون مافی سربەستی مافی چارەی خۆنووسینمان هەیە لە نەورۆز و لە مانگی 4 و مانگی 3 ئێمە چەندین بۆنەی خۆشی و ناخۆشیمان هەیە چۆن واکەینم بۆ نەخۆشی و ناخۆشیانە بکەینە گەشتیاری و بکەینە ڕێگایەک پردێک بۆ گەشتن بۆ ئامانجەی کە بە مێژووی درێژایی مێژووی ڕزگاری خوازی کەلی کورد خەباتیان بۆ کردووە نەورۆزێکێکە لەو ڕێگایانە باش ئەمەلخان هەر لە ڕوانگەی قسەکانی بەڕێستەوە ئەومان بینی ینی بۆ نوێ لە ڕۆژهەڵات بێ لە باکوور بێت لە ڕۆژئاوا بێت کە وێنەیەکی زۆر جوانیان پیشانە کە هەرێمی کوردستانیش بێبەر نییە لەو وێنە جوانە بەڵام لە هەمان کاتێک کە ئەڵێی نەورۆز لە بینی دوو کەوانە یەکسەر یەک دنیا بابەتی فەرهەنگیت بۆیەتە پێشوانێ بە تایبەتی لە جلو بەرگا لە کۆمەڵێ نەریتە ئێوەکو دەستەی گەشت و گوزار چیتان کردو تاکو لەو چوارچەوەیە ئەو چەند ڕۆژەی کە هەمانە پیشانی تۆخکردنەوەی ئەوە بین کە ئێمە چیمان هەیە وەکو بابەتی کولتوری ئێمە بەڕاستی من دەمەوێت چەند بۆنەیەکمان هەیە جگە لە بۆنە ئاینەکان کە ئەوە بۆنەیەکی جیهانیە جیهانی ئیسلامی لە جەژنی قوربان و جەژنی ڕەمەزانی پیرۆزە
جەژنەکەن و ئێمەش بەشدارین لەو جەژنە و بەشێکین لەو مێژووە بەڵام ئەوەی کە مێژووی ڕەسەنایەتی ئێمەیە کۆمەڵێک بۆنەی نیشتیمانیمان هەیە کە ئەویش یادەکانی ڕاپەڕینی بەهارینەوە یەکە یادەکانی نەورۆزە ئەم دوو بۆنەیە دوو بۆنەی تایبەتمەندن بە گەلی کوردستان دوو بۆنن کە تایبەتە بە ناسنامە و شوناس و مێژووی بەرەنگاربوونەوە مێژووی ئازادی مێژووی فیداکاری بۆیە لە هەردوو بۆنەکەیە ئێمە دەمانەوێت ئەم دوو ڕەگەزە هەمووەکو سەرچاوەیەکی داهات کە گەشتیاری بۆ بێنین هەمووەکو ناسنامە و وەکو ڕێگایەک بۆ ناساندنی گەلی کوردستان بەو کەلتورە جوانەی بەو خواردەمەنیانە بەو خۆراکە سروشتیانەی کە ئەیکەین بۆ تایبەتمەندێتی کە هەمانە بۆی لە پلانی هەر ساڵیمانە ئەمەمان داناوە ساڵ بە ساڵ دەمانەوێت گۆڕانکاریەکی جۆری بکەین ئەو گۆڕانکاریە لەسەر بنەمای ئەوە بێ بە دامەزراوەی تر زیاد بکەین ئەوەی کە من ئێستا دڵگرانم لێ هێشتا نەمانتوانیوە نەورۆز وەکو ڕەهەندێکی نیشتیمانی زیاتر بیناسێنین تەنها خۆی لەمڕۆ نەبینێتەوە یعنی بۆ نمونە ئەمڕۆ ژمارێکی زۆر لە مەشخەڵە بینی لە شارەکان تەنها ئاگرەکە پەیوەست بە تەنها نابێت بەڵکو ئاگرەکە ڕەمزی نوێبوونەوە و نەورۆزمانە بەڵام پێویستمان بەوەیە لە ماوەی 15 ڕۆژدا چۆن ڕۆژهەڵات ئەوە ماوەی هەفتەیە کە دەستیان پێکردووە بەردەوامن و هەر ڕۆژەی لە شارێک بە شێوازێکی تر وێناکانمان بۆ ئەگوازێتەوە ئێمەش لە شارەکانی کوردستان ئاکرێ من سپاسیانەکەم کە جۆرێک لە ڕێخستن هەیە بەس هێشتا ماوێتی هێشتا ماوێتی کە دەبێ ئاکرێ و سلەیمانی بە تایبەتی ئەم دوو شارە کە زیاتر نەورۆزیان پێوە دیارە وەکو بابەتە کللتوری و بابەتە نیشتیمانیەکە بین چی بکەین بین ئەوە بکەین 15 ڕۆژ چالاکی جیاواز بەس کێ ئەمە ئەکە ئێمە نین بەتەنها بەڵکو دەبێ وەزارەتی ڕۆشنبیری وزارەتی پەروەردە چالاکی وەرزشیەکان چالاکیەکانی تری با بڵێن هونەری شانۆکاران هەمومان بەیەکەوە 6 مانگ بەر لەوەی نەورۆز بێ تۆڕێک دروستکەین بەیەکەوە مەسئولێت هەڵگرین لایانی حکومی کەم تەرخەم بووە چکای ما بینی لە پارێزگای سلێمانی بە نمونە وەربگرین لەگەڵ هەر بۆنەیەکە ئەو ڕێکخراوانی کە سەر بەخۆن ئەم چالاکیانەیان هەیە وەرمونە پێشتر پێش هەفتەیەک چالاکی ئەنجامێن بەڵام ئەوەی کە ئەی بینین پشگیری نییە بۆیان لەبەرەوەی لە ئاستی ڕێکخراوەیەکەن تەنانەت ئەو کەسی کە بەشداری ئەکات بڕەپارەیەکی لێ وەرئەگیرێت باشە ئەمە دووبارە ئەرکێکە بۆ سەر بەشداریەکە بەڵام ئەگە لەلایانی حکومیەوە بێ ببوورە لەوانەیە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری بێیان لەلایەن دەستەی گەشت و گوزار بێیان شارەوانیەکان بێ شوێنیان بۆ ئامادە بکەن ئەمە تەنزیمتر نابێت بە دڵنیاییەوە چونکە ئەمە باز لە ڕێگەزێکەکەین کە بەرپرسارەتێکی دامەزراوەیی هەیە بەرپرسارەتێکی مێژووی هەیە دەبێ مێژوونووسان دەبێ کاربەدەستانی دەوڵەت دەبێ دامەزراوەکان بەشێک بن لەم با بڵێن ئەرکا و یەکێک لەو شتانی کە من زۆر دڵگرانم پەرتکردنی با بڵێن یادەکەیە کاتێک کە تۆ یادێکت هەیە دەبێت تیشک بخەیتە سەر شوێنێک یعنی بۆ نمونە خەڵکی دهۆک و زاخۆ و منتەقەکانی تر هەمووی دەچنە ئاکرێ لە ئاکرێ بە و مەشخەڵە دەیانەوێت لەوێ وێنە بگرن سێلفیەک بگرن و وێنەکە بگوازنەوە لە سلەیمانی گردی مامەیارە گردی مامەیارە مێژوو نابێ پەرتکرێ گردی مامەیارە مێژووی ڕەسەنایەتی و شارەیە چۆن لە یادی دامەزاندنی سلەیمانیە کە تاکە یادە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان کە زۆر بە جوانی ڕێک دەخرێت یادی دامەزاندنی سلەیمانی زۆر بە منەظەمی لە هەموو شوێنەکانە چالاکی هەیە ئەمەش دەبێ بۆ یادی نەورۆز ئێمە چی بکەین بۆ ساڵانی داهاتوو 10 ڕۆژ کەمتر نەبێت کە بە شێوازێکی تر بێ ئەوە لە پلانی ئێمە 8 ساڵیە دامانەوە بەداخەوە ئەمساڵ قەیرانی دارایی و ئەو ململانیە ناڕەوایی کە هەیە لە نێوانی ئێمە و عێراقا کە هەندێک حاڵەت هەیە ناتوانین کار بکەین ناتوانین وەکو پێویست بکار بکەین بەڵام بۆنێکی نەتەوایەتی ئێمە وتمان ڕۆژهەڵات کە هیچ ئیمکاناتێکی لەبەردەستانیە بەو جۆرە و بەو جۆش و خڕۆشێ هەر لەو ڕوانگەیەوە یعنی ئەمە کەمە دەرفەتێک بۆ ئەوەی کە بەجددی گلەی لە کاربەدەستانی ئەم شارە بکەین ئەمە لە ڕوانگەی دڵسۆزیەوەیە کە دوێنێ من سەردانی مامەیارم کرد بۆ
پاکێجێک کە لەسەر مامەیارە و مێژووی مامەیارە و ئەو شوێنە گرنگە کە ڕەمزی نەورۆزی شاری سلێمانیە دەمانبینی هیچ شتێکی بۆ نەکرابوو. یعنی ئەوەشی کە کرا و لەیان ڕێکخراوەکانەوە کرابوو کە ئەمە یعنی واز لە هەموو شتێک بێن ئەگەر هیچ نەبێت ئەتوانی بەشتی بەسیت ئەو شوێنە گرنگی پێ بێت چکە تۆکو و ئەڵەی ئەمە ڕەمزی سلێمانە، ئەمە ڕەمزی ساڵی نوێی کوردیە لەم شوێنەیە. مامەیارە نەکتەنها بە سلێمانی، مامەیارە پێم وایە لە شۆڕشی بەرەنگاربوونەوەی ڕزگاری خوازی گەلی کووردە مامەیارە مێژوویەکی زۆر جیاوازی تۆمار کردووە بە جیاواز لە هەموو شارەکانی تر. سلێمانی ئەو شارە بۆ کە شارێکی بەرەنگاری بۆ شارێک بۆ هەمیشە شارە قورسەکە بۆ بەنسبەت نەیارەکانیەوە، بۆیە لە گردی مامەیارە لە کاتە سەختەکانی ڕۆژانی بەرەنگاریە مامەیارە جەژنی نەورۆزی کردێتەوە کە خەڵکانێک نەیتوانیوە بیکە، بۆیە حەقی خۆتە گلەیی بکەیت کە دەبێت مامەیارە ئەو سەرچاوەیە بێت کە لەوێەوە مەشخەڵەکە یان لە گۆیژەوە دەست پێ بکە بێ لە مامەیارە داگیرسێ، یان لە مامەیارەوە مەشخەڵەکە دەست پێ بکەین و بین لە گۆیژە دای بنین. بۆیە پێویستە کات ڕێک بخرێتەوە. ئەمەش ئێمە دەستمان پێکردەوە بە گفتوگۆ لەگەڵ دامەزراوەکان، بەڵام وەکو باسم کرد پێویستە کات سەرمایەدارانی نیشتیمانی ئەم شارەش بەشێک بن لە تەواوکاری، بەشێک بن لە پڕکردنەوەی پێداویستەکان، بەشێک بن لە ڕێخستنی ئەوە دەبێ مامەیارە بەو سادەیە نادەبێت شوێنی مەشخەڵەکەی ڕێخستنی ئەو ڕێچکەیەی کە ئەتەوێ مەشخەڵەکەی پێبەریت و ئەو ڕێگای کەتەوێ. واتە شەرت نییە ئێمە بە هەمان شێوەی کە لە ئاکری ئەکرێ هەمان شت بکەین، دەکرێت بە سروشتی خۆی لە مامەیارە شێوازێکی تر بکە. بۆیە لێرەوە داواکەم کە تکاکەین کە کواڵەتی و مێژوو و بەهای جەژنی نەورۆز با ڕێخینەوە لەسەر بنەمایەکی دروستتر. باش ئەگەر وێنەکە گەورەتر بکەین بینەوە ناو هەرێمی کوردستان، ئێوەکو دەستەی گەشت و گوزار چیتان کردووە ینی بۆ ئەوەی کە بەشێکی زۆر گەشتیار بێتە ئێرە بە تایبەتی لەم بۆنە نیشتیمانیە پلانتان چی بۆ؟ ئێمە نەک پلانەکەمان بۆ نەورۆز بەیان بۆ ئێمە پلانی ساڵمان هەیە. پلانی ساڵ بریتیە لەوەی کە هەر 12 مانگی ساڵەکە لە ماوەی 8 ساڵی داهاتووە پلانی ڕۆژانەمان هەیە و پلانی مانگانە و پلانی ساڵانە. پلانی 8 ساڵیمان هەیە و پلانی ساڵانەشمان هەیە. پلانەکە گشتگیرە، پەیوەستە بە کۆمەڵێک بەرپرسیارەتی جیاوازەوە. ئێمە پلانەکەمان ئاڕاستی هەموو دامەزراوەکانی حکوومەت کردووە، سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران پەسەندی کردووە و ئەم پەسەندکردنە بەرپرسیارەتی خستۆتە سەر وەزارەتەکان. بەشێ بەداخەوە ئێڵێم لێرەشەوە چەند جارێکی شوتومە زۆرێک لە وەزارەتە بەڕێزەکان بەرپرسیارەتیان هەڵنەگرتووە و مەسئولیەتی لە سەریان بووە، هیچ هەنگاوێکیان نەناوە. بۆیە ئومێدم هەیە کە کابینەی داهاتوو دەبێ ئەم بەرپرسیارەتە بەکردارەوە. من بە ڕاشکایی وتومە کێ جێبەجێی نەکردەوە کێ جێبەجێی کردووە. بۆیە پلانەکەمان ئەوەیە کە دەبێ لەسەر ئاستی جیاواز ژێرخانی گەشتیاری لە ڕووی مرۆییەوە، لە ڕووی خزمەتگوزاریەوە، لە ڕووی بە بازارکردن و ڕاگەیاندنی زیاتر و میدیاییەوە کوردستان زیاتر بناسێنین، لە ڕێی هەمە جۆرکردنی چالاکی گەشتیاریەکان. واتە کوردستان تەنها بۆ بەهار خەڵک نایە، لە زستانە خەڵک دێتەوەی کە لە چەند هەفتەی ڕابردوو بینیتان لە چۆمان ئەو فستیڤاڵی بەفر دەمانەوێت زیاتر بە دامەزراوەی بکەین، زیاتر گەشتیاری بیانی، گەشتیاری ناوخۆیی، گەشتیاری عێراقی. ئێمە بەس تەنها لە عێراقا گەر ئیشکەین 40 ملیۆن نفوسی عراقی زیاتر هەیە، کەواتە ئەگەر ئێمە کار لەسەر 10 ملیۆنی عراقی بکەین ئەمە 10 ملیۆن بەس لە عێراقەوە دێتە پارێزگاکانی هەرێمی کوردستان کە سپاس بۆخوا ئاسایش و بەرقەراری و دەبوونی دامەزراوەی پێویست و بوونی تێگەیشتنێکی دروست لە نێوانی خەڵک و میواندۆستیگەری کورد ڕێگەزێکی گرنگە بۆ ڕاکێشانی گەشتیار. ئێمە پلانەکەمان ئەوەیە کە دەبێت کوردستان بخینە سەر نەخشەی جیهانی گەشتیاری. ئەمە بە تەنها بە ئێمە ناکرێ، ئەمە بەرپرسیارەتێکی هەمەلایەنەی هەموو لایەنەکانە. زۆر باش ئەگەر پۆلێنێ بکەین لە نێوان شوێنە گەشتیاریەکان ئەوەی زیاتر چاوی لەسەر و گەشتیار ئەیناسێت بە تایبەتی گەشتیارانی ناوەڕاست و خواروی عێراق کوێن زیاتر؟ ئەوەی کە زۆرترینێتی لە سنووری سلەیمانی دووکانە کە زۆر تەرکیز یەخرێتە سەر، لە سۆران بێخاڵ و گەلی عەلیبەگ و ئەو شوێنانەیە. زاخۆ ئێستا بۆ بەڕێگەزێکی گەشتیاری زۆر گرنگ و لە نەورۆزی ئاکرەیە، لە زستانە چۆمانە، لە وەرزەکانی ساڵ بەگشتی ناوچەی هەورامان بەگشتی ئەحمەداوە و لە گەرمیانە سیروانە، ناوچەی سیروان و دەربەندی خان ناوچەمان هەیە. ئێستا بۆتە شوێنی سەرکێشی، چالاکی سەرکێشی کە شارباژێر و پیرەمەگرون و چۆمان و حاجیۆمەران
و چیای گارا و لە شوێنەکانی ترا ئێمە ئێستا لە کوردستان نەوەستاوین لەسەرەوەی جێگەی دڵخۆشیە ڕۆژانە بە جیاوازی گەشتیارەکان خەڵکە بینین گەشتیار هەیە دەنها دێ بۆ چالاکی سەرکێشی بە کەرەسەکانی خۆیەوە دێت بە دوو جۆری جۆرێکی بۆ هایکینگە کە بۆ سەر چیاکانە ڕوە جۆرێکی بۆ وەرزی زستانە چالاکی تر ئاینیمان هەیە کە بۆ ئاینی ئێزیدی و ئاینەکانی ترەوەین چالاکێکی ترمان هەیە کە وەرزیە بۆ بەپێی وەرزەکان دێ بۆیە ئێستا تیشک خراوەتە سەر ناوچە گەشتیارەکان و بەپێی پلانی ئێمە لەگەڵ دەستەی وەبەرهێنانیشەوەیە کە پڕۆژەی وەبەرهێنانی گەشتیاری زیادکەین و کۆمەلگا گەشتیارەکان زیادکەین و ئاستەکان زیاتر بەرینە پێش دەستەکانە خۆش بێ زۆر سپاس کە لەگەڵمانە بووی ئەمە جەلال هیوادارین ئەو پلانانەی کەوتت لە کابینەی داهاتوە هەمووی تەواو جێبەجێ بکرێ هەرێمی کوردستان زیاتر بەڕووی گەشتیارانە بکرێتوانە نە گەشتیاری ناوەڕاست خوار وێراق گەشتیاری بیانیشمان بۆ بێچکە وەک دەبینین هەرێمی کوردستان زۆر دەوڵەمەنە چەندین ناوچەی گەشتیاریە تەنانە هەندێک ناوچەی گەشتیاریە کە ئێشتا ئێمە درکمان پێ نەکردو و کەشف نەبووە بە هیوای ساڵی نوێت پیرۆز بێت و پلانەکانتانە خۆی بێت سۆڤان گیان منە گەڕێمەوە لای ئێوە دووبارە سەری ساڵتان پیرۆز سپاس دەستەکان